خواي پروردگار لسورة البقرة آيات 229 دا فرمي الطلاق مرتان فإمساك بمعروف أو تسريح بإحسان. برزان دي قد بدن الطلاق مرتان هند للزانيان فرميانا طلاق دو جمارة واتمران بجمارة لك داوا بلام اوي زور بهيزة اويا خواه فرمي الطلاق مرتان طلاق خواردن جابونوي جنو مير بياو كمجالي طلاق خواردنو بريارداني جابونوي هي لها وسري دو جارة مرتان دو جارة مرة واتجار جاري يكم طلاقي دادا دواتر بوي هي ماري بكاو بيجارتو جاري دو مش طلاقي دادا بوي هي ديسانو بيجارتو جل نكاحي خوي لماوي عددا بلام جاري السيم فإمساك بمعروف أو تسريح بإحسان جاري السيم درفت خوتاي بيده أم بياوا تنها بوي هيا يك طلاقي ماوتوا دو جار طلاقي خواردوا بكردواري خو مادلن طلاقكي چاکراوتەوە و خێزانەکەی هاتۆتەوە بۆ لای بۆی وەتە حەڵاڵ بۆتەوە بۆی لە جاری سێمدا ڕێگاکە ئەوەیە فەئیمساکم بمەعروف بە جوانی هاوسەرت وەرگرە بە چاکەکردن بە شەرعی خوا بە مەردانە بە پیاوانە ژیانی لەگەڵ بەسەر بەرە عیبرەت وەرگرە لە دوو جاری جیابوونەوەت هەروەها ژنەکەش بەخۆیدا بچێتەوە ئەم پیاوە دوو جار لێ جیابەتەوە حرامی بووە خی گەورە دەرفەتی داوە جارێشکە گەڕاوەتەوە لای پیاوەکەی و بوونەوە ژن و مێردی شەرعی و حەڵاڵی یەکتر ئەمیش بە هەڵەکانی خۆیدا بچێتەوە فەئیمساکم بمەعروف وەریگرە بە جوانی بە شەرعی بە مەردایەتی بە ژیانێکی تەندروست و بە حورمەت و ڕێزەوە ئەو تەسریح بئیحسان یان جیابوونەوە بە جوانترین شێوە تەسریح بئیحسان ئەگەر جاری سێم تەلاقت خوارد کۆتایی پێ هاتووە بەڵام با بە شەڕ نەبێ با بە ئاژاوە نەبێ با بە تەقەلەیەکردن نەبێ بە دوژمنایەتی نەبێ بئیحسان خوا فەرمی بە جوانترین شێوە دەچی دەستی ماڵی خەزورت ماچ دەکەی ئەوە ئەمانەتەکەتان کچەکەتان نەمانتوانی بە یەکەوە بەداخەوە هاوبەشێکی باش بین گردن ئاسایی لە یەک بکەن و خوا حافیست و خوا لەگەڵ هەردوو لا بە حرمەتەوە لێک جیا ببنەوە لە جاری سێیەمدا نەک بە شەڕ و دوژمنایەتی دوای تەلاقی سێیەم واتە کەسەکە یەکەم تەلاقی خوارد و هاتەوە خێزانەکەی بۆ لای دووەم تەلاقی خوارد و هاتەوە دوای سێیەم تەلاق فلا تحل له من بعد حتى تنكح زوجا غيره بەڕێزان وتم خوای پەروەردگار ئەو پەڕی نەرمونیانی لە جیابوونەوەی ژن و مێردا لە قورئانەکەیان واندووە سێ جار دەرفەتیدا پیاوەکە جاری سێمیش تەلاقی خواردەوە بڕیاری جیابوونەوەیدا ئەم ژنە بوو کەڵە نییە پیاوەکە یاری پێ بکە وا تەلاقم دای جەڕامیەوە تەلاقم دای جەڕامیەوە لە جاری سێمە کۆتایی پێ هاتووە فلا تحل له من بعد دوای تەلاقی سێم ئەم ژنە حەڵاڵ نابێتەوە بۆ ئەو پیاوە بۆ مێردەکەی حتى تنكح زوجا غيره حتى شونەکە بە پیاوێکی تر واتە دوای ئەوەی عیدەی لە پیاوی یەکەمی تەواو دەبێ بە ئارزومەندی خۆی نەک بۆ حەڵاڵکردنەوە بەڵکو ئافرەتەکە بڕیاری شوکردنەوە دەدا پیاوێک بە شەریعەتی خوای گەورە و عورفی کۆمەڵایەتی دێتە خوازبێنی مارە دەکرێ لێی ئەویش دەبێت بیگوازێتەوە واتەگە تەنها مارەی کرد و تەلاقی دایەوە ئەگە تەنها بۆ چاکردنەوەی تەلاقەکە بێ بۆی بگەڕێتەوە لای مێردی یەکەمی ئەوە هەر بەتاڵە ئەسڵان ئەوە نەفرەتی خۆیان لێکراوە ئەو جۆرە کەسانە لە حەدیثە هاتووە بەڵام خۆی مارەی کرد بە دڵ و بە گیان بۆ هاوسەرایەتی مارەی کردبوو مارەی کرد بەڵام وتی وەڵا پەشیمانم لەو هاوسەرگیریە ژنەکەی تەلاق دایەوە پیاوی یەکەم ناتوانێت بیجێڕێتەوە جارێشکە مارەی بکاتەوە بۆ چونکە نەچوەتە لای واتە جیماعی شەرعی ڕووی نەداوە بەڵگەشمان حەدیثێکی بوخاری مسلمە متفق عەلەیهە خاتو عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ پیاوێک لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جارێک هاوسەرەکەی خۆی تەلاق دا و جێڕایەوە جاری دووەم تەلاقی دا و جێڕایەوە جاری سێیەم تەلاقی تەواو کەوت لێ حرام بوو ئافرەتەکە شووی کرد بە پیاوێکی تر بە پیاوی دووەم بەڵام ئەو پێش ئەوەی بیگوازێتەوە دوای مارەکردن تەلاقی دایەوە پرسیاریان کرد لە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئایا پیاوی یەکەمی بۆی هەیە ئێستاوا پیاوی دووەمی لێی جیابەوە بەڵام نەیگواستۆتەوە واتە جیماعی شەرعی لەگەڵا ئەنجام نەداوە سەرجێیی لەگەڵا نەکردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لا بۆی نییە پیاوی یەکەم مافی ئەوەی نییە بیجێڕێتەوە مارەی بکاتەوە بڵێ وەڵا جارێکە شووی کردوێتەوە تەلاق دراوەتەوە حتى تذوق عسيلتها كما ذاق الأول چۆن پیاوی یەکەم چێژی لێبینیوە
ئەبێ پیاوی دووەمیش کە مارەی دەکاتەوە چێژی هاوسەرایەتی لێ ببینێ ئەمجا بۆ پیاوی یەکەم حەڵاڵ دەبێتەوە. ئەڵام بەو مەرجێ عەرزم کردن حتى تەنکیح زەوجەن غەیڕەهو، هیچ مەبەستێک لە ئارادا نەبێ کابرا مارەی کە بەو نیەتەی تەلاقی دەدەمەوە بەیانی بۆی پیاوی یەکەم بۆی حەڵاڵ بێتەوە. ئەگەر ئەم باس و خواس و مامەڵەیە لە ئارادا بێ ئەوە هەمویان دەکەونە تاوانێکی گەورە و دەکەونە گوناهێکی گەورەوە و پیاوی یەکەمی حەڵاڵ نابێتەوە. بۆیە سەیریکەن پیاوی بە شەهامەت ئالێرەدا دەترسێ. هیچ پیاوێکی بەڕێزی بیسەری وەکو جەنابتان بینەری وەکو جەنابتان لەم بەرنامەیەدا موسڵمان غیرەتی زۆر بەهێزە قبولی ناکا کە ئەوە دێتە مێشکیەوە. یعنی من جاری سێم کە تەلاقم خوا دەبێ ئافرەتێکی تر ئافرەتەکەم خێزانەکەم هاوبەشی ژیانەکەم هاوسەرەکەم شوکا بە پیاوێکی تر ئەویش بچێتە لاوی لەگەڵ یا بخەوێ ئەمجا من بۆم حەڵاڵ دەبێتەوە. عیزەتی نەفسم قبولی ناکە. بۆی ئیسلام ئەم بەرنامە قورسەی دانا بۆ ئەوی پیاوی بەغیرەت جوامێریەکەی ڕێگەی بەخۆی نەدا. ئەگەر بەتەمای لەگەڵ یا بژی دوو جار دەرفەتی تەلاق و هێنانەوە دراوە، لە جاری سێمە مەردانە وەریگرە بە جوانی لەگەڵ یەکا بژین یان خوا حافیز بە جوانی لە یەک جا ببنەوە، غیرەت با قبولی نەکە پیاوێشکە بچێتە لای ئیلا مەگەر ئەو پیاوەش مرد یان بەیەکەوە دوای چەند ساڵێک ئیدارەیان نەکرد یان دوای مانگێک ئیدارەیان نەکرد دوای ڕۆژی ئیدارەیان نەکرد بە نێتێکی پاک لێک جیابوونەوە ئەگەر لە پیاوی دووەمیش عیدەی بەسەر چوو شەریعەت ڕێگەی داوە، خی پەروەردگار ڕێگەی داوە لە قورئانەکەیدا پیاوی یەکەم مارەی بکاتەوە کە ئەوەش بە هەموو کەس ناکرێت.